بابەتی سەرەکی ئێمە چۆنیەتی پلانی تەطبیقکردن و جێبەجێکردنی قەدەغەکردنی هاتوچۆیە لە 6 ڕۆژی داهاتوو، بەڵام بە پێویستی دەزانم بەر لەوەی ئاماژە بە وردەکاری چۆنیەتی جێبەجێکردنی قەدەغەکردنی هاتوچۆ لە 6 ڕۆژی داهاتوو بکەم، چەند بابەتێکی دیکەی گرنگ هەیە لە خزمەت ئێوە بیخەینە ڕوو. بەپێی ئەو ئامارانەی لەبەردەستی من هەن، توانیومانە تا ئێستا ئەو پشکنێنانەی کە تا ئێستا ئەنجاممان داون لە سنووری پارێزگای هەولێر بۆ ئەوانەی کە مەشبوه بوونە بەوەی کە نەخۆشی کۆرۆنایان بێت، یان علاماتیان هەبووە یان نەیان بۆ، یان بە شێوەی عەشوایی کردومانە، یان ئەوانەی لە کەرەنتین بوونە، یان ئەوانەی تر 11400 پشکنین لە سنووری پارێزگای هەولێر ئەنجام درراوە. لە هەموو هەرێمی کوردستان 16350 پشکنین ئەنجام درراوە. بە تەنها لە پارێزگای هەولێر ئێمە 11400 پشکنینمان ئەنجام داوە کە دەکاتە 70% کۆی پشکنینەکانی هەرێمی کوردستان. لە هەموو پارێزگاکانی تری عێراق بێجگە لە هەرێمی کوردستان 15000 پشکنین ئەنجام درراوە کە ئەو پشکنینانەی لە هەولێرن دەکاتە 76% 15 پارێزگاکەی تری عێراق و دەکاتە 37% کۆی هەموو پشکنینەکانی کە لە عێراق ئەنجام دراوە بە هەرێمی کوردستانیشەوە. ئەمە لەوانەیە پرسیار بێت بۆچی لە پارێزگای هەولێر ئەم هەموو ڕێژە زۆرەی پشکنین ئەنجام دراوە. هۆکاری یەکەمی ئەوە بووە کە ژمارەیەکی زۆر لەوانەی لە ئێران گەڕاونەتەوە، لەوانەی لە ئەوروپا گەڕاونەتەوە لە پارێزگای هەولێر کەرەنتین کراون، چونکە لە 150 کۆی ئەوانەی کەرەنتین کراون لە هەرێمی کوردستان تا ئێستا 6800 کەس کەرەنتین کراوە، 3370 کەسیان بە تەنها لە پارێزگای هەولێر بوونە. ئەمە خاڵی یەکەم بووە. خاڵی دووەم ئەوە بووە کە ئێمە بانگەوازێکمان کرد کە دوای ئەوەی لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بانگەواز کرا بۆ ئەوانەی کە پێش مودەی ئەوەی کە دیاری کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەرەنتین، ئەوانەی لە 1ی سێوە تاوەکو 4 گەڕابوونەوە لە ئەوروپا، ئەوانەی پێشتر لە مانگی 2 لە ئێران گەڕابوونەوە، بانگەوازمان کرد هەموو ئەوانە جارێکی تر پشکنینمان بۆ کردنەوە. ئەوانەی خۆیان هاتن، ئەوانەی نەهاتن ئێمە داوای لیستمان لە مەتاڕ و لە دەروازەی حاجی ئۆمەران کرد، خۆمان تەلەفۆنمان بۆ کردن، ئەوانەی بە تەلەفۆنیش نهاتن لەلایەن تیمەکانی ئێمە چوون هینایان و پشکنینمان بۆ کردن. ئێمە گەیشتینە ئەوەی کە لێرەوە ڕای بگەێنم لەژێر کۆنتڕۆلی ئێمەدایە، دۆخەکە بەرەو باشی چووە، بەڵام ئەمە بەومانایی نییە کە ئێمە گەیشتینە قۆناغی سەلامەت و دەبێت دەستی لێ بەردەین. نەخێر، پێویستمانە ئەو 6 ڕۆژەش کە لە پێشمانە، ئەو 6 ڕۆژەش کە ماومانە دام بە خۆنەماندا بگرین و سەبر بکێشین. دەشزانم زۆر سەختە و خەڵکمان دوو بووە، بە تایبەتی ئەوانەی باری ژیان و گوزەرانیان خراپە لە دۆخێکی زۆر سەختدان، بەڵام ئەم 6 ڕۆژە بۆ ئێمە زۆر چارەنووسازە، زۆر یەکلاکەرەوەی، چکە دەتوانین بڕیار لە چارەنووسی داهاتوو بدەین بەرەو کوێ دەڕۆین و ئایا دەتوانین دڵنیایی بدەینە خەڵک ئەو کات کە وەزعەکە باشە بێت یان خوا نەخواستە خراپ. ئێستا کە ژمارەی نەخۆش گەیشتۆتە 168 نەخۆش، لە نێویان 29 نەخۆش تاکو دوێنێ ئەوانە چاک ببوونەوە، بەڵام لێرەشدا ڕای دەگەێنین کەەوە ئەو ڕۆژ نەخۆشی ترمان دەبێتن خۆشبەختانە چاک ببێتەوە. تا ئێستاکە لە پشکنینەکانی ئەوڕۆ 8 نەخۆشی تر چاک بۆتەوە، چەند نەخۆشیێکی تریش ماوە پشکنینەکانیان تەواو نەبووە، ئەوانیش لەو دوای ئەوەی کەوا پشکنینەکانیان دەردەچێ ڕای دەگەێنین.